بالملي بس تشيستيا بعفتها ادو رقصيلوكا ورقصيلوكا ولا ادو تساعد في كيف ولا زعما بدو صدي دادنا بيزمي يعني تر نوتي معمل نوتي كاشي نوتي كركو او انا همو تشيشاني استب تماشا لونمونا او يكسر كجا ونيا باشە او برك تاخر تدا كجتو تماشا دەرەجەیە کەلۆماران ئێستا کە ئەوڕۆکە بە 165 بە هەشتای دەستەمارە لە بوونکردن تۆ يعني دەزانی ئەم نەوتە بە کەڵک نایە ئێرە بۆرسەی نەوتە لە شاری هەولێر گۆڕەپانێکی فراوانی مامەڵەکردنە بە نەوت و گازەوە سڵاوتان لێ بێت من ئەحمەد هەرکیم ئەمڕۆ هاتوومەتە نێو بۆرسەی نەوتی هەولێر یاخود ئەو گۆڕەپانە فراوانەی کە مامەڵەی کڕین و فرۆشتن بە نەوتەوە دەکرێت دەمەوێت وەڵامی چەند پرسیارەیەک وەرگرمەوە. سلام علیکم. علیکم السلام. تەندروستیت کووە؟ چاوی من ئەحواڵت سەرچاوم بەخێر بێ. چیە لە دەستەوە؟ ئەوە نەفتی مارانە. نەفتی ماڵانە. بەرێ. باشە باسی ئەوم بۆ بکات چەند زۆر نەفت ئێستا لە بازاڕێ دەفرۆشرێت؟ سێ زۆر هەیە. جۆرەکان ئەوە فلاش 6 سلڤەر ناقسە. جۆرەشکەشیان فلاش 52 ئەویش سلڤەر ناقسە. جۆرەشکەشیان هەیە ئستەندەری حکوومەتە فلاشی 37 ئەویش سلڤەر ناقسە. بەس سلڤەر ناقسەکە بەکاربینی هیچ عیبی نییە. هەشە نەو عشکەشەیە سلڤەر 300 ئەوە بەغدایە. سلڤەر 300 400 فلاش 50 ئەویش زۆر باشە. هیچ کێشە نییە. نه بەخۆی سلڤەر پیسە. فلاشش ئاگرا. بەس عیبی نییە سلڤەر 400 500 لۆماران هیچ مشکلێ نییە بەس نەگەشتە هەزاری. نفر لێرە بە جوولە بە 160 لۆ لەباری میلیش بە 170 75 لە سۆمارێ یعنی 180 سۆمارێ لۆ زۆر لۆ دانێ بەرمی لێرە بە 160 بەرمی لێرە بە 160 ئەدە رقصێلو بکە وەرەقسێلو بکە وەرە ئەدە تو ساعت پیکە وەرە بزانمە بە 200 دادنای بێ زەمیر بە کاکە دەگە سۆمارێ بە 175 زاری ئەنارۆ نانە زۆرەکەی نارم 175 سۆمارێ باشە نەفتی خاوێت نەفتی کەرکووک هەیە زیاتر لۆماران باش نییە بە کەلک نایە وها نییە بۆ شێوەیە نییە فتیلی ڕق دەکە نەفتی بێجی باشە نەفتی بەغدا باشە و نەفتانە باش ئەنی بەگشتی ئەو سار نەفت خراپ نییە جگە لە کەرکووچ. سلام علیکم مان بەکرد مادینە بی ئەحواڵت باشی بەخێر بێت چاوەکەمی خۆش بکەم ئەو چیەوە ئەو نەفتەی لە دەستت ئەو نەفتە سوپەرە ئەو فلاش و سلڤەری هەیە تەماشاکە ئەوە نابی لە 48 کەمتر بی هەتا سلڤەرەکەی ئەوە باشە بەس ئەویان خراپە ئێستا چا پێز نەوە نەفتەیە بەغدا هەیە بەسڕایە بەس بێجیان لە هەمیان باشترە بێجی لە هەمووی باش بێجی لە هەمی باشترە مان بەکرەوە لە ڕووی ڕەنگەوە تەماشای دەکەم ئەگەر وەکو هاوڵاتی تەماشاکە هەردووچی یەک ڕەنگی هەیە علاقە لە ڕەنجدانە بزانین لۆ ئێستا فعسێ مختبەر هەیە فعز دەکرێت باشە بەس هەیە بۆنی تیژە ئێستا تەماشا لۆ نمونە ئەوە یەکسەر کوژاوە نیە باشە ئەوە ڕێک تاخیرتر دەکوژێتەوە تەماشاکە ئەوە چاوریەکەیە ئەجۆلۆ سۆبی احتیمالە بوونی بێ بەس بێزی بوون نیایە ئەوە زووتیش خلاص دەبی باشە سعریان چەندە لە بازاڕە ئێستا لە جملەی بەرێ لە جملەی بەخوای ئەوە لەگەوە تقریبا بەرمی 7,000 فەرقە بە چەندی دەگاتە دەست هاوڵاتی ئێستا ئەوڕۆ ئەگە هاوڵاتی بکردن بە 175 دەگەت دەستی بەرێ ئەمە بەخۆم بە 162 دەکردن بە 65 دەفرۆشین دازاجکری سیاری دیت سەری 175 ڕادۆستن بەنسبەت بڵێ وەکو ڕاوەشاندن و سیرکردنی سپیبی نەخێر ئێستا ئەمە نەوتمان لێ نەوتی مەعمەل داخلی هەولێر سپیشە بەس بۆنی هەیە لە بۆنکردن تۆ ینی دەزانی ئەم نەوتە بە کەڵک نایە بەس من ئەڵێم هەر کەسێک نەوتی کڕی نەوتی بێجیبی دروستە هیچ کێشەی نییە ئەوەکانی تر نەوتی مەعمەل نەوتی کاشێ نەوتی کەرکوو ئەوانە هەموو کێشیان هەیە و بەڕاستی ناتوانانی ئیسفادە لێ بکەن لەبەر ئەوەی زستانان هەر ماڵک هەر هاوڵاتێک کە بەکاری دەنی سۆپاکە لە ژوورێک پێی دەکە ئەم ژوورە داخراوە هیچ هەواگۆڕچەیەکی نییە
ئیدی لەم حاڵەتە غاز دروست دەبێت کە غازەکە دروست بوو کێشەکە لەو کاتی تۆ دەتوانی بڕیاری ئەوە بدەی نەوتەکەت باش ویان خراپ. ساعبەکەی ئەوەی بدات ئەگەر وچکابرە گوتی زەمیری هەبیتن ڕاست و ڕاست پێت برێتن برێ ئەوە باشەوە دەبێت ئەوەی بۆ مارە یعنی گوتی فلاشی ئەگەر گوتی سلڤەری ناقسە تاو دەرەجەیە کەلۆماران ئێستا کە ئەوڕۆکە بە 165 بە هەشتای دەستە ماران ئەگەر خەرکەکە مەقسەد تاقی کاتەوە کارەبایەکەی ئەو ساردستانی تاقی بکاتەوە هیتەری پێ بکاتن ئەگە کارەبای زۆر لێ نێتەوە پارەی زۆر لێ نێتەوە کارەبایەکەی بەکاربیینی باشترا بەس ئەگە حکوومەتیش مساعدەی خەرکەکەی بکاتن پێویست بەو نەفتەی هەناک وڵا دیار نیە سار دەزانی ساروەیە لە بیدایەتەکەی گران دەبی سارێ لە بیدایەتەکەی گران دەبیت لە ناوەندەکەی هەرزانێ بە دیار نیە ساروێ لە ناو دوستانێ بارانە هەرزان دەبی بە عەرز و تەلەب دەبین نەفت زۆر دەبی زیاتر دەشتەکە میگەن لەو دووسێ ڕۆژەی کە نەفتی کوردستان جارێکی دیکە بەڕێکراوە و فرۆشراوە نێردرا لەو بازارەکانی جیهان هیچ تاسیرێکی لەسەر نرخی نەفتی دروست کرد بوو هاریەوە لە پێشتردا دەوری 150 تا 45 بوو هالۆ تاسیری کردی ئێستا تقریبان لەگەر پێشی نەفتی بڕوا بەرمیل 10,000 زاریات سەری هاریێوڵە زۆری فەرقە خواست لەسەر نەفتی کووە ئەو ساڵە باشە خراپە کەمە بەخوای لە قەدەر باشە ئەدی ئێستا تو برێ ئەوەی هایبی دەخڕی ئەوەی نەشی بیتر کابرا لۆ نانی نەیبیتن لۆ نەفت لە چی پیاکاتن بەس ئەوەی دەورەمەند بیتن وەزی باش وڵای ئێستاکە دەکریتن لەوانەیە کابرا دوو بەرم سێ بەرم لە خۆ بکڕێ دستانێ تامین خۆی دەکاتن باشمان بەکردی ئەو کارە بە 24 ساعتی ئێستا هەیە ئەوش تاسیرێکی هەبووە لە سەریان کارەبا تاسیر لە گازی هەبووە بازار گازی کوژانتەوە بازار گازی ساعی بەعام کوژانتەوە ئەم بەس دو هاوڵاتی کارەبا 24 ساعتی مۆلدە زۆر کوژا کارەبای 24 ساعتی ئێستا بە یەک بە قەدرە خۆم لێ رازیمە پێشتر 11 ئەم پێرم ڕاشا بوو 170,000 ئێستا گەمانجی 100,000 بدەم 120,000 بدەم قازانجمە لە بۆی لە کارەبایەکە تەمینم فیز ناکە ئەم بۆ ڕۆ بکوژۆن لە ماریز نەدەورای پێکەی بەس ئێستا کە گەمانجێ 100,000 120,000 بێ باشتر بەس بەوەی ئیش شەبیها ئەگە ئیش نەبیتن 100,000 زۆرە. لە بەدواداچوونی ئەم جارەی پایتەخت میدیا لە بۆرسەی نەوتی هەولێر و لە گۆڕەپانی نەوت فرۆشان گەیشتین بەو دەرەنجامەی کەوا بەرمیلێک نەوتی سپی بۆ ئەمڕۆ بە 180,000 دینار دەگاتە دەست هاوڵاتیان هەرچی بابەتی کوالێتی نەوتەکە و ئەو بابەتی کە چۆن هاوڵاتیان بزانن ئەم نەوتە کوالێتی باشە یاخود خراپە ئەوەیە کە دەبێت گرنگی بە دەرەجە یاخود بە ژمارەی سلڤەر بدرێتن کە پێویستە ساڵە بێت و هەرچی کەمتر بێت باشترە ئەمەی تریشیان فلاشە کە پێویستە 57 یاخود بەسەرەوە بێت. بابەتێکی تر کە لە نێو گۆڕەپانی نەوت فرۆشان ئێستا هەیە ئەویش بابەتی پرۆژێ ڕووناکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر کەمبوونەوەی خواست لەسەر نەوت بە پێی ئەوەی کەوا ئێستا بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان کارەبای 24 کاتژمێریان هەیە ئەمە شوای کردووەکەوە خواست لەسەر نەوت کەم ببێتەوە و بەو شێوەیە بازار گەڕم و گوڕی بەخۆیەوە نەبینێت.